جەمال 7 بۆ 8 ساڵە دانیشتووی گەڕەکی شەشەکانی تافگەیە لە شاری سلێمانی. ڕانەکێشانی هێڵی کارەبا بۆ تەواوی گەڕەکەکە، جێبەجێ نەکردنی ئاوەڕۆی سندوقی بۆ بەشێکی دیکەی گەڕەکەکە و نەبوونی تۆڕی ئاو و قیرتاونەکردنی کۆڵانەکان لە گرنگترین کێشەکانی گەڕەکەکەن. وەڵای قوربان ئەوتە ڕێک شتی نییە، یە خزمەتگوزاریە، نەکارەباوەتە نازە کارەباری تۆ ڕاش من ئەوە نەعەم و دوورە، ئەنجا زێراوی نییە، ئاوی نییە، تەنکەری شارانیاوێ ئاوە یەک شتی نییە، من لای خۆی تاپۆشێر هەرە وەڵای بەتاقەت نەخۆش هەژنەوە ئیلاجەکۆ نایەکسم بە پێیان وەڵا زۆرە ماڵەکان بەڵامیتر لە 2000 و وەزام لە 2007ەوە تەوزیع کراوە ئێرە. من خۆم 10 ساڵە لێرەم، 10 ساڵە لێرەم، ئەیتر وەزێکی زۆر ناخۆشە بە حەقەت. وەڵایی ئیتر ئاوەڕۆیە، ئاوە گڵە، ئیتر وە ئاوەڕۆمان بۆ هاتووە بەشکوم بە هیوای ئینشەڵا ئاو قیریشی بە دوایە بێ. ئیتر مەکتەبی تیانە، مەکتەب زۆر دوورە بۆ مناڵ، مەکتەبیش زۆر زەرورە. جگە لە نەبوونی ئەم خزمەتگوزاریە سەرەتاییانە، نەبوونی قوتابخانەیە لە گەڕەکەکەدا کە بە ناچاری دەبێت قوتابیانی ئەم گەڕەکە ڕوو لە گەڕەکەکانی چواردەور بکەن. والله ئەزانشی مەجاری لە هەمووی مهمترە، مەجاریەکە کوڕە ئاوی ڕئیسی، ئێمە ئامان هەیە ئاوی بیر، بەڵام ئەم ماڵانە وڵڵا فەقیرە ئاویان نییە. هەمووی پێویستە، بەڵام لە هەمووی مهمتر ئاوەکەی و مەجاریەکەیە. وڵای ئەم خەڵکە بەدەست مەجارێ و وڵڵا هەمووی فەقیرە بوون بەفلین. کارەبەر ئاخر ئەم ئاودانان هێنان هەمویان نایانگەاندە ئەولاوە، نایانگەاندە ئەولاوە، تر ئەو ماڵانەی و بەرەو لێرە کارەبان ڕاکێشاوە، ئەو ماڵانەی و بەرەو لێرە کارەبان ڕاکێشاوە. هەرە وڵڵا ئەم هەموو وایران هێناوەتە بۆم عامودە ئەو جارێ هاتن ڕسمیان کرد ئەلاسازینمان بۆ دانستنۆقێم ئەم ناوچە جۆزەی زەکیە چییە؟ ئەیدی وتیان نابێت مادام ئەم هۆسەیە نابێت. لە 2007ەوە زەویەکانی ئەم گەڕەکە دابەشکراوە، بەڵام تا ئێستا لە سەرەتاییترین خزمەتەکان بێبەشن. بە پێی زانیاریەکانی پەیام، دوای نزیکەی 20 ساڵ تازە شارەوانی سلێمانی دەستی بە جێبەجێکردنی پرۆژەی ئاوەڕۆی سندوقی کردووە و هێشتا پرۆژەکە لە سەرەتادایە. بەردەوام شارەوانی سلێمانی دواکەوتنی خزمەتەکانی بۆ کەمی بوجە و داهات دەگەڕێنێتەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.